تایبەت بە کرێکارانی قوربانی لەو ناوچانەی کە باسمان کرد تۆمات کراوە لە بەرەنجامی بە دواداچوونی تیمەکان وە کۆکردنەوەی ئەو ژمارانەی کە هەیە وەکوتم لە هەر یەکە لە ناوەندی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەی دارەکانی گەرمیان و ڕاپەڕین لە ماوەی ئەو 6 مانگەیە 11 کرێکار بوونەتە قوربانی لە کاتی کارکردنە گیانیان لەدەستاوە بە هۆکاری کارەکەیان. لەو 11 5 کرێکاری بیناسازی بوون لە بیناکان و باڵەخانەکانەوە کەوتونەتە خوارەوانێ، ئەمەش بە هۆکاری ئەوەی کە پێداویستیەکانی سەلامەتی کارکردنیان بەکار نەهێناوە یاخود بۆیان دابین نەکراوە. دوانیان لەو ژمارەی باسمان کرد بەهۆی سوتەمەنیەوە خنکاون لە گواستنەوەی سوتەمەنی لە بارهەڵگرێکەوە بۆ بارهەڵگرێکی تر خنکاون. سیانیان لەو ژمارەیە بەهۆی کارەباوە گیانیان لەدەستداوە. یەک کرێکاریشیان لە کاتی کارکردنە بە فیشەک بەهۆی شەڕەتەقەی نێوان دوو بنەماڵە لە کاتی کارکردنا لە شوێنی کارەکەی گیانی لەدەستداوە. طبیعی لەو ژمارەیەش کە دابەش بۆ بەسەر هەر یەکە لە ناوەندی پارێزگای سلێمانی 6 کرێکار لەو 11 کرێکارێک کە بوونەتە قوربانی، 2 کرێکار لە ناحیەی ڕزگاری بووە و دوانیان لە ناوچەی هەورامان بووە، یەک کرێکاریشیان لە قەزای چەمچەماڵ بووە.